سیستمی بایۆمەتری پێشکەوتنیی زۆری بۆ وردبینیەکەی کە حکوومەتی عێراق داوای کردووە هێناوەتە ئاراوە لەوەی کە ئەو سیستمە ئەتوانێت لە ماوەی چەند دقەیەکە لیستی موچە ئامادە بکات بەو شێوازی کە ئەیانەوێ و دراوە بە بەغا لە ڕێگەی سیستمیشی ناوەندی مرکزیەوە کە لە سیستمی تۆماری بایۆمەتری هەیە ناوی هەموو فەرمانبەرەکان و ئەو زانیاریانی کە هەیە کە بەردەسە لە ناو لیستەکە بە تاواتی دراوە بە حکوومەتی عێراق ئەم پێویست بەوە ناکات تۆ چەند مانجێک تاکو لیستی موچە ئامادە بکەیت بۆ 600 هزار فەرمانبەر ئەنی کاراسانەیەکی زۆری کردووە داتایەکی زۆر باوەڕ پێکراوە لەلایەن نەک تەنها عێراقیەکانەوە لەلایەن نەودەوڵەتیەوە دەستخۆشی لەلایەن بانکی نێودەوڵەتی لێکراوە بە ئەو سیستمە هەروەها دەستخۆشی لەلایەن وەزیری خارجی ئەمریکا لێکراوە ڕێکترلسن بۆ ئەو پرۆسەیە تایبەتی سوپاسی حکوومەتی هەرێم و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کراوە بە ڕێزگا خوبات لەسەر ئەو پرۆسەی کە جەنابیان سەرۆکی ئەم لیژنەیە و ئەم پرۆژەیان پەیڕەو کردووە بە بڕیاری بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران تەنها داتا کە ئەبێت بەغا مامەڵەی لەگەڵ بکات داتای بایۆمەتریە کە بە سیستمی تۆماری بایۆمەتری موچە خۆران تۆمار کراوە و ئەوە حکوومەتی عێراقی زۆر سەرسام بۆ بەوەی کە ئەو هاتووەوای زانیوە کە تەنها لە کوردستانە 1,200,000 بەس فەرمانبەر هەیە کەچی بۆی دەرکەوتووە کە ئەمە عەدەدی کولی کە 1,249,000 ئەوەندە کەسە خۆی تۆمار کردووە تەنها فەرمانبەر نییە هەمووی موچە خۆرە لە وارسی شەهیدی تایە خانئینشینی تایە لە کۆمەڵایەتەکانی تایە